بێئابڕووی لە کۆماری ئیسلامیدا سنوورێکی نییە. بەپێی راپۆرتی ئیلنا هەواڵنەری ڕەسمی کۆماری ئیسلامی، سەرۆکی سازمانی کاروباری کۆمەڵایەتی ئێران وتوویەتی کە 11 ملیۆن کەس لە وڵاتدا پەراوێز نشینن کە بە لەبەرچاوگرتنی 8 ملیۆن کەس کە لە بافتی پورتوکاو و مێژووییدا نیشتەجێن، بەگشتی 19 ملیۆن کەس لە 6 ملیۆن کەسی دانیشتوانی شاری لە ناوچە پەراوێز نشین و پێک هاتە کۆنەکاندا دەژین. بەهمەن مشکینی ڕاوێژکاری وەزیری نێوخۆش دانی پێداناوەکە نزیکەی 4 ملیۆن گیرۆ دەبوو لە ئێراندا بوونیان هەیە کە ئەمە بە واتای دەرگیربوونی ژمارەیەک لە بنەماڵەکان لەگەڵ گرفتی ئێعتیاد و ئاسەوارەکانیەتی. ئەو هەروەها وتوویەتی کە جەمعیەتی پەراوێز نشین لە ئێراندا خۆیان بەرهەمهێنەری خەسارە کۆمەڵایەتیەکانن. ڕۆن و ئاشکرایە کە ئەم جۆرە ئامارانە لە زمان سەرانی ڕژیمەوە بە هیچ شێوەیەک ڕاست و جێگای متمانە نین. بەم واتایە کە بۆ شاردنەوەی ئاستی کارەساتەکە تا ئەو جێگایی بتوانن کەمترین ئاست لە ڕێژەی ڕاستەقینەی لایەنی نەرینی نیشان دەدەن. بەم جۆرە هەم جەمعیەتی پەراوێز نشین و هەم جەمعیەتی دانیشتووی نێو شوێنە کۆن و پرتوکاوەکان گەلێک زیاتر لەو ئامارن. بەڵام ڕاستیەکەی کە ئەوەیە کە بەم ڕادەیە لە زانیاریش کە بڵاو دەبێتەوە ئاستی فەلاکەتێک کە کۆمەڵگای ئێرانی داگرتووە تا ئاستێک ڕوون دەبێتەوە. بێئابڕووی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئاست و سنوورێکی نییە. تەقریبەن 1 کەس لە هەر 4 نەفەر لە جەمعیەتی ئێرانی کردوتە پەراوێز نشین ویان لە مەکانی نەگونجاو و کۆندا نیشتەجێن و ئێستا ئەم حاشیە نشینانەی دەستکردی خۆیان بە هۆکاری خەسارە کۆمەڵایەتیەکان ناو دەبن. ئەگەر هەر ئەو ڕقەمەی کە ئیدعای دەکەن 4 ملیۆن گیرۆدەکەی ئاغای مشکێنی لەبەرچاو بگرین و هەر کەسە و خاوەنی بنەماڵەیەکی 4 کەسی بێت، 16 ملیۆن کەس لە خەڵکی ئێران دەرگیری کێشەی گیرۆدەبوونی خۆیان یان ئەندامێکی بنەماڵەکەیانن. ئامارەکان ڕواڵەتی دزەوی کۆماری ئیسلامی نیشانەدەن. 18 ملیۆن پەراوێز نشین، 4 ملیۆن گیرۆدەبوو، 5 ملیۆن کۆچبەری ئێرانی کە لە دەورەی کۆماری ئیسلامیدا وڵاتیان جێهێشتووە. ئەو 16 ملیۆن کەسەی کە بەرەوڕووی کێشەی گیرۆدەبوون بوونەتەوە، زیاتر لە 250,000 زیندانی، زیاتر لە 5 ملیۆن بێکار، جەمعیەتی ملیۆنی دەستفرۆشان و لە ڕاستیدا بێکاری شارەوە چەند سەد هەزار کۆڵبەر و سوختبەر لە کوردستان و بەلوچستان. ئەمانە تەنیا بەشێک لە کارنامەی ڕژیمی ئیسلامین لە ئێران. بێئابڕووی ڕژیمێک کەوەها بارودۆخێکی فەلاکەتباری بەسەر خەڵکدا سەپاندووە، ڕژیمێک کە لە ئاستی وڵاتدا و بە تایبەت لەو ناوچانەی کە زیاتر دژایەتی حکوومەت دەکرێت بە گازی شیمیایی هێرش دەکرێتە سەر قوتابخانەی کچانە، منداڵان ئیعدام دەکرێن و دەدرێنە بەر دەستڕێژی گولە، لەگەڵ هیچ پێوانەیەکدا شیاوی بەراوردکردن و ئەندازەگیری نییە. لەوەها بارودۆخێکدایە کە ژنان و لاوان و بێبەشانی ئەم کۆمەڵگایە هاتوونە مەیدان تا شەڕی ڕژیم لە کۆڵ خەڵکی ئێران بکەنەوە. یەکێتی زیاتری خەڵک، خەباتی سەرتاسەری و لە پەیوەند لەگەڵ یەکتردا، پشتیوانی شار و ئوستانەکان لە یەکتر، هاتنە مەیدانی زیاتری ژنان و پیاوان، مەرجی سەرەکی پێویستی پاشەکشەکردن بە حاکمانی گەندڵ و گەیشتن بە سەرکەوتنی کۆتاییە. بەردەوامبوونی حکوومەتی ئیسلامی هیچ شتێک نابێت بێجگە لە بەردەوامبوونی جەنایەت دژ بە منداڵان، پەرەسەندنی ئیعتیاد و باقی خەسارە کۆمەڵایەتیەکان، داسەپاندنی بێمافی و خەفەقانی زیاتر. هاتنە مەیدانی بەهێزی کرێکارانی ناوەندەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری، خەباتی یەکگرتوانەی خەڵکی کوردستان و بەلوچستان، بەشداری بەرینتری ژنان و پیاوان لە سەر تاسەری وڵاتدا تەنیا ڕێگای ڕزگاربوونی واقعی و ڕاستەقینەیە لە چنگ ڕژیمی ئیسلامی.